ئەوسان لە بێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ڕێزگەرسن لە یادی ڕامین فاتحی لەلایەن خەڵکی شاری سنە، ناڕزایەتی گوندی دێوەزناوە دژ بە نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی، یانەدەستان و برینداربوونی 5 کەس بەهۆی هێرشی چەکدارانی داعش لە ڕۆژاوە، یانەدەستانی 2 کرێکارە لە ئێران و لە سەدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی. ڕێزگەرسن لە یادی ڕامین فاتحی لەلایەن خەڵکی شاری سنە. شەوی ڕابردوو دۆستان و هاوڕێیانی ڕامین فاتحی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژن ئازادی کە لە ژێر ئەشکەنجەدا گیانی بەخت کرد بە بەڕێوەبردنی مەراسمێک یادی ئەو ئازیزەیان بەرز ڕاگرت. ڕامین فاتحی ڕێکەوتی 29 ڕەزبەری 1401 هەچاوی پاش دەست بەسەرکرانی لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی شاری سنە لە ژێر ئەشکەنجەی ئەو هێزانە دەگیانی لەدەستا. بە پێو وێنانێ بەدەستمان گەیشتوون هاوڕێیان و هاوخەباتانی ڕامین هاوکار لەگەڵ ساڵیادی گیانبەختکردنی ئەو شۆڕژگێرە با بڵاوکردنەوەی تراکت و وێنەی ئەو گیانبەختکردووە لە شاری سنە و هەروەها بەڕێوەبردنی مەراسمێک لە شوێنی دەست بەسەرکرانی ڕێزیان لە خەبات و تێکۆشانی ئەو قارەمانە گرت و پەیمانیان لەگەڵی نوێ کردەوە. سەپاندنی حکمی 3 مانگ بەندکران بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری میاندواو. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری میاندواو بە ناوی شەهاب تەوان تەمەن 25 ساڵ لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە حکمی 3 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. ناوبراو ڕۆژی شەممە 4 ڕەشەمەی 1403 هەچاوی لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی ئەو شارەوە دەست بەسەر و پاش مانگێک ئەشکەنجە و لێپرسینەوە لە گرتوخانەکانی ئەو ناوەندە بەدانانی بارمتەی قورس بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو هاوڵاتیە دواتر بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لە لەقی 101 دادگای ئینقلابی شارستانی میاندواو ئەم حکمەی بەسەردا سەپێنراوە. ناڕزایەتی خەڵکی گوندی دێوەزناوە دژ بە نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی. ڕۆژی ڕابردوو خەڵکی گوندی دێوەزناوە سەر بە پارێزگای سنە دژ بە نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی و بایەخنەدانی بەرپرسان بە جاخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. خەڵکی ناڕازی لە کۆبوونەوەکەدا مەژەبەوە دەکەن کە گوندی دێوەزناو گوندێکی گەشتیاریە و ساڵانە بەرهەمێکی زۆری ماسی هەیە، بەڵام بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە جاخوازیەکانیان ساڵانە زیانێکی زۆر بەرهەم و زەحمەتی خەڵکی ئەو گوندە دەگەیت. هەروەها خەڵکی ناڕازی بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک دژ بە نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی و هەروەها خراپی دۆخی ڕێگەوبانی ئەو ناوچەیە ناڕزایەتی دەرەبڕن و خوازیاری بایەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان بوون. گیانەدەستان و برینداربوونی 5 کەس بەهۆی هێرشی چەکدارانی داعش لە ڕۆژاوە. ڕۆژی ڕابردوو بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی چەکدارانی داعش لە ناوچەی دەیرەزووری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا 2 کەس لە هێزەکانی سووریای دموکراتیک گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان ئەم ڕووداوە لە گوندی حەسانی سەر بە ناوچەی کەسەرە سەر بە دەیرەزوور ڕوویداوە و سەرەڕای گیانبەختکردنی 3 کەس لە هێزەکانی سووریای دموکراتیک 2 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شانی باسە لە مانگەکانی ڕابردوودا لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئۆپراسیۆنێکی هاوبەشی هێزەکانی ڕۆژاوای کوردستان و هاوپەیمانانی نێودەوڵەتی بەمبەستی لە ناوبردنی شانە نهێنیەکانی داعش بەڕێوەچووە و بەجێیان چەکداری داعش دەست بەسەریان کوژراون. مانگرتنی کرێکارانی شەرکەتی شیری پێگاه لە تاران. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شەرکەتی شیری پێگاه لە شاری تاران دژ بە کەمبوونی هەغدەستەکانیان دەستیان لەکار کێشایەوە و کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم دەرگای ئەو شرکەتەدا و بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی خوازیاری پێدانی هەغدەست و مەزایەت وەخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، بەرزکردنەوەی ئاستی هەغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان
گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها کۆسای هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوون. دەستبەسەرکردنی دوو شارۆمەندی بەهایی لە شیراز. ڕۆژی دووشەممە 28 ڕەسبەری 1404 هەساوی دوو هاوڵاتی بەهایی لە شاری شیراز لەلایەن هێزەکانی ئێدارەی سڵاتی ئەو شارەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکران. بەپێ راپۆرتەکان ئەم دوو هاوڵاتیە بەناوەکانی نەگار میساقیان و شەکیب فەرزان بە هێرشی هێزامیەکانی ڕەژیم بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو دەست بەسەرکراوە زانیارێک لەبەردەستانیە. شانی باسە لە هەفتەی ڕابردوودا لانی کەم 20 هاوڵاتی بەهایی لە ئێران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراون و لە دوایین هەوڵەکانی ڕژیم بۆ چۆستانەوەی کەمینە ئاینیەکان دوو هاوڵاتی دیکەی بەهایی بەناوەکانی ئەفشین حەقیقەت و فەردین بەنگاڵە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. ناڕزایەتی کرێکارانی شارەزاری خاش. ڕۆژی سێشەممە 29 ڕەسبەری 1404 هەساوی کۆمەڵێک لە کرێکارانی شارەزاری خاش سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان دژ بە دابین نەکرانی بیمەی دەرمانی لەلایەن بەرپرسانی شارەزاریەوە ناڕزایەتیان دەربڕی. بەپێ دوایین راپۆرتەکان کرێکارانی شارەزاری خاش بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و تەنانەت لەلایەن بەرپرسانی شارەزاریەوە مافی بیمەکانیان پەرداخت ناکرێت. لە بەردەوامی راپۆرتەکاندا کرێکارانی ناڕازی دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە جاخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی جەرمانی و ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها پێزانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. گیانەدەستانی دوو کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکار لە شارەکانی قەزوێن و هەمەدان بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئەیمنی شوێنیکاری کرێکاران تووشی ڕووزاو بوون و گیانیان لەدەستا. بەپێ راپۆرتەکان کرێکارێکی بیناسازی لە شاری قەزوێن لە کاتی کارکردن لە نێو کانێکسێکی بیناسازیدا کانێکسەکە تووشی ڕووزاو ئەبێت، کرێکارەکە لە نێو ئاگردا جەستەیە سووتێت و گیانی لەدەسەدات. هەروەها کرێکارێکی دیکەی بیناسازی لە شاری هەمەدان بەهۆی کۆچنە خوارەوەی لە بەرزاییەوە بریندار و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەسەدات. شانی باسە بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کرێکاران و هەروەها دابین نەکرانی ئیمکانات و ئیمنی شوێنیکاری کرێکاران ساڵانە بەدەستسەدان کرێکار گیانیان لەدەست ئەدەن و ژمارەیەکی زۆریش برینداریان کەمەندامە بن. کۆبوونەوەی ناڕزایەتی شۆفێرانی شارەزاری مەشهەد. ڕۆژی سێشەممە 29 ڕەسبەر شۆفێرانی گواستنەوەی شارەزاری مەشهەد دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە جاخوازیەکانیان لە بەردەم دەرگای شارەزاری کۆبوونەوە و مالیان گرت. بەپێ وێنانێ بەدەستمان گەیشتوون، شۆفێرانی ناڕازی با وستنەوەی دروشم دژ بە گەندەڵی سیستماتیکی بەرپرسانی شارەزاری، خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دۆخراوەکانیان، نەبوونی جیاکاری لە حەقدەستەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان و هەروەها وەدی هاتنی جاخوازیەکانیان بوون. دووە هەواڵ لە سێدارەزانی حەوت بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا حەوت بەندکراو بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان ئیعدام کراون. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دوو بەندکراو بەناوەکانی جەلیل عاشوری و حەمید و هەروەها سێ بەندکراوی دیکەی شارۆمەندی ئەفغانستان کە هێشتا ناسناویان بەدەستمان نەگەیشتووە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی تایبات، وەکیلابادی مەشهەد و کرمان ئیعدام کراون. هەروەها دوو بەندکراوی دیکە بەناوەکانی ئەقبال خەزائی و حەمید بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانی کرماشان لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.